لە شەوی 23 کانونی دووی ساڵی 2015دا لە پاشمردنی شا عەبدوڵڵا کۆشکی شای سعودیا لە بەیانێکدا ڕایگەیاند تەواوی بنەماڵی ئەل سعود میر سەلمان بن عەبدولعەزیزی جێنشینی شا عەبدوڵڵایان وەکو پادشای شانشینی سعودیا ناساند. بەم شێوەیەش شا سەلمان بووە حەوتەمین شای عەرەبستانی سعودیا. شا سەلمان لە ساڵی 1935 لە شاری ڕیاض لەدایک بووە. 25 هەمین منداڵی شا عەبدولعەزیزی دامەزرێنەری عەرەبستانی سعودیایە. شا سەلمان دایکی ناوی حیسەی کچی سەدریە لە ناو بنەماڵی ئەل سعوددا. کوڕەکانی ئەم ژنە بە حەوت سەدریەکە دەناسرێن. ئەم حەوت کوڕە لە ناو بنەماڵی ئەل سعوددا ڕۆڵی بەرچاویان هەبووە. جگەل لە شا سەلمان پێشتریش شا فەهدی هەر لە سەدریەکان بووە. شا سەلمان هیچ قۆناغێکی خوێندنی تەواو نەکردووە و خاوەنی بڕوانامەی ئەکادمی نییە. بگرە تەنها لای چەند مامۆستایەکی ئاینی قورئانی خوێندووە و فێری نووسین و خوێندنەوەیان کردووە. لە ساڵی 1955ەوە دێتە ناو ژیانی سیاسی و دەکرێتە میری هەرێمی ڕیاضی پایتەخت. بۆ نزیکەی 50 ساڵێک لەم پۆستەدا دەمێنێتەوە. ئەمەش لە ڕووی پەیوەندی و ئەزمون و ئیدارەی دەوڵەتەوە سوودی زۆری لێوەردەگیرێت، چونکە هەرێمی ڕیاض گرنگترین هەرێمی عەرەبستانی سعودیایە. لە ژیانی سیاسیدا شا سەلمان بەشداری زۆر چالاکی خێرخوازی دەکات و لە پاشجەنگی ئەفغانستانیشەوە دەبێتە عەرابی هاوکاری کۆکردنەوە بۆ موجاهیدە عەرەب و ئەفغانیەکان. ڕۆڵی بەرچاوی دەبێت لە پێشکەشکردنی یارمەتی دارایی و سەربازی بەو موجاهیدە ئەفغانیانەی کە لە دژی یەکێتی سۆڤێت دەجەنگان و پاشتریش ڕێکخراوی قاعیدەی تیرۆریستیان لێ دروست بوو کە تەواوی جیهانی خستە مەترسیەوە. تا ساڵی 2011 بە فەرمانی شا عەبدوڵڵا دەبێتە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری بەرگری. ئەمەش یەکەمین هەنگاوی دەبێت بۆ نزیک بوونەوە لە دەسەڵاتی شاهانە. لە ساڵی 2012 لە پاش مردنی میر نایفی برای بە فەرمانی شا عەبدوڵڵا دەبێتە جێنشینی شاو لەم پۆستەشدا دەمێنێتەوە هەتاوەکو لە پاژمردنی شا عەبدوڵڵا لە کانونی دووی 2015 بە دوایین خەونی خۆی دەگات و دەبێتە حەوتەمین شای سعودیا. هەموو چاودێرانی عەرەبی و جیهانی لەو باوەڕەدان عەرەبستانی سعودیا لە سایەی ئەم شایەدا چێ لە ڕووی ناوخۆییەوە یان لە ڕووی دەرەکیەوە کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینیوە، بە تایبەتی لە ڕووی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئابووری و سیاسیەوە. زۆرێک لە چاودێرانی سیاسیش پیان وایە هیچ شایەکی سعودیا هێندەی ئەم شایە گۆڕانکاری گەورەی نەکردووە. لەوانە بۆ یەکەم جار ڕێگەی بەژناندا شۆفێری بکەن، هەروەها بەشداری هەڵبژاردنەکان بکەن، هەروەها ڕێگەشیدا کە سینەما لە سعودیا بکرێتەوە. ئەمانەش لە وڵاتێکی کۆنەپارێزی وەکو سعودیا بە شۆڕەشدا دەنرێن. لە هەمووشی گرنگتر
شێوازی دەستنیشانکردن و دانانی شای گۆڕی، هەموو ئەمانەش گۆڕانکاری گەورەن. دیارە مەلیک سەلمان لە ڕووی ناوخۆیەوە پێش ئەوەی کوڕەکەی بک بە وەلیعاهدی خۆی و پێش ئەوەی حکایەتی خاشوقچی ڕوو بدا زۆر پێویستی بە حرەکەیەکی گەورە نەبوو، چونکە محەممەدی کوڕی کەسێکی بەقووەتە و هەموو جێشی لە بەردەستایە، هەموو مخابراتی لە بەردەستایە، گەنجە و خەڵق ئومێدی پێی بوو. مەسەن گەربیرت بێ هەر محەممەد قەراریدا ژنان بۆیان هەیە سیارە لێ بخڕن، هەندێک مەسارحی لە جددە و لە هەندێک شارەکانی سعودیە کردەوە. ئەمە ئەو کۆمەڵە حرەکەیە بوو کە کردی حرەکەی بەسیط بوون، بەڵام جەماهیرێکی باشی بووە. هەم مەلیک سەلمان و هەم کوڕەکەی دروست کرد لەبەر پێویستیان بە حرەکەی گەورە نەبوو. قەت نەبووە مەلیکەکانی سعودیە بێن مەشاریعی گەورە گەورە لە محافەزاتەکانی سعودیە بکەن. ئەمها دەستی کرد بە بنیادنانی مەشاریعی گەورە، هەموو ئەهلی حل و عەقدی بد لەگەڵ خۆیان، هەموو ڕێز عەشایر و ڕێز قەبیلە گەورەکانی بد لەگەڵ خۆیان بدن بۆ ڕیاض، بۆ تەبوک، بۆ مەکە، بۆ مەدینە، بۆ تایف، بۆ ئەمانە مەشاریعی گەورە گەورەی افتتاح کرد بۆ ئەوەی خەڵقەکە ڕازیکە. سیرکە مەلیک عەبدوڵڵا زمانی مەلیک عەبدوڵڵا ڕەبیعی عەرەبی بوو، بۆ ئەوەی ڕەبیعی عەرەبی نەگاتە سعودیە، مەلیک عەبدوڵڵا هاو 6 ملیار دۆلاری لە بودجەی میزانی استراتیجی صرف کرد بە شێوە بەسەر خەڵقە بۆی ڕانەپەڕ و هەر لە زمانی ئەو پارێش دای بە وڵاتانەی کە ڕەبیعی عەرەبیان کرد بۆ ئەوەی ئەو ڕەبیعە ئەو هەڵامەتە نەگاتە وڵاتەکەی. مەلیک سەلمان بەعکسی ئەمەوە هات مەشاریعی لە محافەزاتەکانە دروست کرد. ئەمە قۆناغێکی مهمە کە مەلیک سەلمان کردی و گۆڕانکاریی مهمە. دوای لە ڕووی سیاسیەوە دام و دەستگای مخابراتی زۆربەی پیادە کۆنەکان گۆڕی. ئەوانەی کە سەر بە ئەمیر متعب بوون کە وەلیعادە پێش محەممەد بن سەلمان هەمیانی گۆڕی، حتا گەیشتە قۆناغی ئەوەی لە ڕووی اقتصادیەوە کوڕی مەلیک عەبدوڵڵایان کرد، کۆمەڵێک ئەمیر و خاوەن نفوز و خاوەن دەسەڵاتی اقتصادی گەورە گەورەیان کرد بە ناوی گەندەڵی و ئەمن و ئەشتانەوە. ئەمە هەمووی ئەو شتانەیە کە مەلیک سەلمان کردی بۆ دیسانەوە داکوتانەوەی دام و دەستگای سەر بە خۆیان داکوتانەوەی مەلەکێتەکەی خۆی کە بۆی ئیستیمرارێتی هەبێ. بەڵام دیسانەوە پرسیارەکەین ئایا ئیستیمرارێتی ئەبێ یان نا؟ ئەمە زەمەر قەرار لێتە. بێگومان مەلیک سەلمان با بڵێین قۆناغێکی نوێ لە سعودیا دەستی پێکرد، ئەویش لە ئاسی ناوخۆیە کۆمەڵێکی زۆر لە ئێمە گەنجمانێ لە ناو سعودیەیە. ئەمە وای کرد کە دەسەڵاتی نوێ ئەم دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە تێڕوانینی خۆی بۆ کۆمەلگای سعودی بە شێوازێکی زۆر ڕادیکالی گۆڕێت، بەوەی کە ئامڕازەکانی مامەڵەکردن لەگەڵ کۆمەلگایە هەمان ئامڕازەکانی پێشوونی، هەمان ئامڕازەکانی ساڵی 1970کان نییە، بەڵکو ئەو جیلی کە لە باڵین 1970کان هەبوون بە کۆمەڵی ئامڕازی جیاواز دەسەڵاتی سیاسیشی لەگەڵاکردن لەگەڵ بە کۆمەڵێ بەهای با بڵێین محافظکاری، کۆمەڵێ بەهای کۆنسەرڤاتیزمەوە توانوی کۆمەلگا کۆنتترۆل بکە. بەڵام لەگەڵ ئەم کرانەوە جیهانیەیە کۆمەلگای سعودی توانی بووی با بڵێن تەقبولی ئەو گۆڕانکاریانە بکات لە خۆی هەڵی بگرێت تاکی سعودی. بۆیە هاتنی مەلیک سەلمان یاخود بە ڕوونتر بڵێین مەلیک محەممەد میر محەممەدی کوڕی مەلیک سەلمان لە ڕاستیە گۆڕانکاریێکی ناوخۆیی بەهێزی ئەنجام داوە. بەگشتی لەم ڕژێمە پاشایەتیانەیە گەر هەیە زۆر جار لە ناو خانەوادا جیاوازی پیا دەبێ، ینی بەوەی کە بتوانێت ئەم ڕچەیە بشکێنێک کە لە ڕابردوودا هەبووە. ئەمە با بڵین هەنگاوی زۆر پۆزتیفە، ینی هەنگاوی زۆر ئیجابی و چۆن کاتی خۆی لە بنەماڵی قازاریدا ئەم حالەتە ڕوویدا، لە بنەماڵی عوسمانیدا ڕووی داوەتە. لە کۆتایی ئەم دەسەڵاتانە زۆر جار کەسێک دەردەکەوێت کە ڕوخسارێکی ڕیفۆرم خوازی وەردەگرێ. ئەمەی سعودی ئێستاش ئەوەی کە محەممەد سەلمان شازادە دەستی داوەتەیە سەرەتایەکی باشە بەوەی کە وڵاتی سعودیە زیاتر بەرەو کرانەوە بڕوە. بە درێژایی سەدەی 20م و ئەم سەرەتای سەدەی 21م سعودیە بە یەک ڕیتم هاتووە بۆی کە موسسەی دینی و هەروەها موسسەی سیاسی بە دوو ئاقار ڕۆیشتووە و هەردووچیان دەتوانم بڵێم زۆرێک لە قۆڕەخکاری لە ئاڕاستە، ینی قۆڕەخکاری لە ئاراستی جیاوازیە ئیسلامی و دیندار و مەزاهیبیەکان و قۆڕەخکاری لە ئاراستەی سیاسی بەخۆوە گرتووە. ئەمەی کە ئێستا بابرین شازادە وەلیعەهد لە بەروی هەر خۆی لە سیستەمی فەرمانڕەوایەتیەکانی جوایە کە مەلیک دێتە سەر حوکم، کەسێک ڕاستەوخۆ دیاری دەکرێت کە لە دوای مەلیک
دەبێتە مەلیک ئەمە بە عربی پێدرن وەلیعەهد بە کوردی پێدرن شازادە لەگەڵ هاتنی مەلیک سەلمان دیارە محەممەدی کوڕی وەکو شازادەی سعودی دیاری کردووە بەڵام ئەمە حالەتێکی پەیڕەو کراوە لە کۆتایی یان با بڵین کەوردەوردە بە تەمەندا دەکەون مەلیک هێوا شێوە شازادە پێش ئەوەی کە مەلیک بمرێ شازادە ڕۆڵی مەلیکایەتی کردەیی دەبینێ ئێستا هەمەی لە سعودی داوایە و ئەو گۆڕانکەرانی کە لە ئاستی ناوخۆ گۆڕانکەرانی کە لە ئاستی دەرەوە ئەو گۆڕانکەرانی کە لە ئاستی هوەر و کرانەوەدا ڕووی داوە من پێم وایە مەسەرەتایەکی باشە لەناو خانەوادەی کەسێکی بەدەسەڵات لەناو خانەوادەی کە بە شازادە دیاری کراوە بتوانێت سعودی بەرەو ئاڕاستەیەکی باش و کرانەوە بەرێ پێش هاتنە سەرکاری شاسەلمان مەرجی سەرەکی بۆ دەستنیشانکردنی پاشا دەبوایە یەکێک بواە لە کوڕەکانی شاه عەبدولعەزیزی دامەزرێنەری سعودیە بەڵام شاسەلمان ئەم یاسایی گۆڕی و کۆتایی بەم شێوازە هێنا و ڕێگەیدا کانەوەی دووەمی میرە گەنجەکان بێنە پێشەوە و پادشایەتی لە باوکەوە بۆ کوڕ گواستەوە ئەماش یەکەم جارە لە مێژووی حکومڕانی سعودیەدا شتی وها بکرێت زۆر چاودێری سیاسیش ئەمە بە کودەتا و هەندێکیش بە شۆڕش وەسفی دەکەن مەلیک سەلمان یەکەم قۆناغی ناوەخۆ و داخلی بەیتی ئالی سعود ئەوەی کرد ویلایەتی عاهدیان وەرە بە میراتگرتنی مەلەکیەتی لە ئوفوقێەوە گۆڕی بۆ عەمودی یعنی لە کوڕەکانی مەلک عەبدولعەزیز یەک لە دوای یەک بەرامبەر براکانە هاو برای گەورە دوای برای بچووکتر دوای برای بچووکتر هەتاوەکوی ئەخیر ئەم گۆڕی بۆ کوڕی خۆی یعنی سلسلەی متوارسی لە ئوفوقێەوە گۆڕی بۆ عەمودی ئەمەیە چێکە لەو قۆناغا گرنگ و هەرە گەورانەی کە گۆڕانکاریەکی جەزری لە شێوازی مەلەکێتی ئالی سعوددا گۆڕی لە سعودیە ئەمە وای کرد بەیتی ئالی سعود بهەژێ ئایا هەموو براو برازە ئەم مەسە برای کە ماقبل ئەخیر کە خۆی وەلیعەهد بوو محەممەد لای برد ئایا ڕازیەیانە ئایا عایلە ڕازینیانە ئایا نزیک لە 40 تا 50 هزار ئەوانەی کە پێیان ئەڵێن میر ینی نەوە و نەوەزایی مەلیک عەبدولعەزیزن ڕازین بەمەیان ڕازینین هێشتا ئەمە بۆ خەڵق معلوم نەبووتەوە چونکە من پێم وایە هەتا ئێستش عائیلەی ئالی سعود و شێوەی دەسەڵاتی سعودیە مەملەکەی عەرەبی سعودی هێشتا بای ئەوەندە داخرا و مغلقە کە هەموو کەسێک و هەموو بەحسێک بە ئاسانی تێنەگەیشتووە لەبەرەوە قسە لێکردنی ئێستا هەمووی ئەوەیە کە لە ئیعلامی بیستینی ئەوەیە کە ڕۆژانە ئەی بیستین لە ناو خەڵقا نزیکترین حرەکەش بۆ ئەمە ئەم مەسلەی گۆڕانکاریە بوو کە کردی بە ئاشکرا گۆڕین لە شێوازی ئوفوقیەوە بۆ شێوازی عەمودی زۆربەی ئەم وڵاتانەی کە ڕژێمەکەیان پاشایەتیە حالەتەکەی بۆی کە لە کوڕەوە بۆ برایان لە ڕابردوودا بە سلسیلەیەک لە براوە بۆ ئەم زارە لە براوە بۆ کوڕ بووە ئەم خانەوادانە ناکرێ بڵێن گۆڕانکاری بەڵام کاتێک ڕژێمی پاشایەتی لقی زۆر لێ دەبێتەوە لە کوڕ برازا ئامۆزا هێوا شێوار فراوان دەبێت بە تەکید پێشتر بەریەکەوتنیان لەگەڵ خۆیان و لەگەڵ دەرەوەی خۆیان هەیە بەڵام لێرەوە بەریەکەوتن لە ناو هەمان خانەوەدەدا دروست دەبێت لە بەم خانەوادانە هەرێک لە ئامۆزا و برازا و مامەکان و نەوەکانیان دەبن بە خاوەنی بەرژەوەندی لە وڵاتە دەبن بە خاوەنی ینی بەشداری دەکەن لە پرۆسی بەڕێوەبردنی وڵات هەرێک و لەمانە لە ناوچەیەک لە هەرێمێک دەسەڵاتدارە لە مؤسسەیەک لە مؤسساتەکانی دەوڵەت خاوەنی بڕیارە لە کۆمپانیایەکانی کە تایبەت بە سعودیە لەگەڵ دنیای نەوت و سناعەت و حەج و عەمرە ئەمانە هێواش شێواش لەناو خۆیاندا زۆرێک لە بەریەکەوتن دروست دەبێت من پێم وایە ئەمە سەرەتایەکی بەریەکەوتنە لە خانەوادەیەکی فراوانی پاشایەتی لە سعودیە کە محەممەد سەلمان دەستی داوەتێ و ئەمە دەگونجێ سعودیە بە شێوەیەک لە شێوەکان بەرەو کرانەوە بڕوە بە شێوەیەک لە شێوەکان دەرفەت بۆ تعدودیت زێتر بێ ئەمە ئەجینا ئێمە ئەمەی کە پێن سیستەمی حکومڕانی ئەوەی کە پێی دەوترێت دەستور ئەوەی کە پێی دەوترێ
ئەوەی کە پێی دەوترێت مەلیک لە یەک کاتدا سەرۆکی وەزیرانە، لە یەک کاتدا مەلیکە، لە یەک کاتدا سەرۆکشی هێزی سەربازیە و لە یەک کاتدا سەرۆکی ئەو ئەنجومەنە شوڕایەیە کە مەلیک بە تاعین دایدنێت تا کوێستا خۆی هیچ گۆڕانکاریەک لەم سیستەمە ڕووی نەداوە، بەڵام ئەمە ئاماژەیەکی باشە کە لە ئایندەدا ڕوو بدە. هیچ کاتێک شانشینی عەرەبستانی سعودیا لە مێژووی نوێیدا میرێکی گەنج حکمی نەکردووە، هەتاوەکو ئێستا ئەوانەی کە بوونەتە شا یان جێنشینی شا هەمویان کەسایەتی بەتەمەن بوون. ئەمە یەکەم جارە میرێکی گەنج ببێتە جێنشینی شا و دەسەڵاتێکی گەورەشی هەبێت. میر محەممەد بن سەلمان ساڵی 1985 لەدایک بووە و کوڕی شەشەمی شا سەلمانە و کۆلێژی یاسای لە زانکۆی شا سعود تەواو کردووە، واتە خاوەنی بڕوانامەیەکی ئەکادمیە. هەرچەندە زۆرێک لە چاودێرانی سیاسی بە گومانەوە سەیری بڕوانامە زانستیەکەی دەکەن و پیان وایە پێناچێت بڕوانامەکانی ڕاست بن. میر محەممەد یەکێکە لە کوڕە نازدارەکانی شا سەلمان، هەرزوو لە دیوانی باوکیدا ڕۆڵی هەبووە، تاوەکو لە 29 نیسانی 2015 لە نیوە شەودا شا سەلمان فەرمانێکی شاهانە دەردەکات، میر مقەڕنی برای لە جێنشینی لا دەبات و میر محەممەد بن نەیاف دەکاتە جێنشینی یەکەم و میر محەممەدی کوڕیشی دەکاتە جێنشینی دووەم. هەرچەندە میدیاکانی سعودیا وتیان میر مقەڕن کە 34 هەمین کوڕی شا عەبدولعەزیزی دامەزرێنەرە، گوایە بەویستی خۆی وازی لە پۆستی جێنشینی هێناوە تاوەکو ڕێگا بۆ گەنجەکان خۆش بکات. ئەمەش لە کاتێکدایە تەمەنی شا سەلمان 180 ساڵە، بۆیە زۆرێک لە میدیاکانی جیهان بە کودەتای نیوە شەویان وەسف کرد. هەر لە پاش دەست بەکاربوونیەوە میر محەممەد هەوڵی داوە بەشێکی زۆری دەسەڵاتەکان لا دەستی خۆی کۆبکاتەوە. ئەو لە یەک کاتدا کۆمەڵێک پۆستی هەیە: وەزیری بەرگریە، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، سەرۆکی ئەنجومەنی سیاسی و ئەمنیە، سەرۆکی ئەنجومەنی ئابووری و گەشاپێدان و ئاوەدانکردنەوەی سعودیەیە. ئەمەش تەواوی جومگە سەرەکیەکانی دەسەڵاتی سعودیەیە. لە مانگی تەمووزی 2007ەوە با فەرمانێکی مەلەکی میر محەممەد بن نایف لە جێنشینی لابرا و میر محەممەد بوو بە جێنشینی شا. بەم شێوەیەش بە تەواوەتی ڕێگاکانی گەیشت بە دەسەڵات و بۆی تەخت بوو. لە سایەی حکمی میر محەممەدیشدا سعودیا چ لە ڕووی ناوخۆ و دەرەچیەوە کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی بەخۆوینی، بە تایبەتی لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە هەنگاوی گەورەی ناوە. مەلیک محەممەد با بڵێین میر محەممەد گەنجە، تەمەنێکی زۆر گەنجی هەیە. ئەمە خۆی بۆ خۆی با بڵێن گرنتی ئەوی پێدا بۆ چەند ساڵێکی تر ئەگەر ڕێگای پێ بدا تەمەن بمێنێتەوە، دەسەڵات بگرێتە دەست. هەوڵ ئەدات ئەم کوڕەگەنجە بە شێوازێکی سەردەمیانە مابەڵە بکە لەگەڵ کۆمەلگای سعودیە. هەوڵ ئەدات با بڵێین ئەو شوێنانی کە حەساسن لە ناو سیستەمی سیاسی سعودیە ئەو کەسانی لێدا بنێ بە دەرەجێ گەنجن، چونکە ئەم ئەوێت براندێ بۆ خۆی دروستکە، با بڵین ناوێک بۆ خۆی دەرکە کەم ئەوێ گەنجکردنەوەی دەسەڵاتی سعودیە بەرێ بڕێوە. هەوڵ ئەدات بۆ نمونە لە بواری ئابووریە ئەوەی کە پێوتێ ڕوئەتە سعودیە
بینینی سعودیا خود داهاتوی سعودیا بۆ 2030 کەمە تقریبا داهێنانێکی نوێ لە دەسەڵاتی سیاسی لە سعودیا کە میرێک ئێشتا با بڵین بەتەواوەتی دەسەڵاتی نەگرتو دەست بیر و بۆچوونی هەیە بۆ داهاتوو ئەم بیر و بۆچوونە بۆ داهاتوو ئەومان پێڵێ کە میر محەممەد ئیشەکات بۆ داهاتووی خۆی نەگەر بۆ داهاتویە ئەم بەناوی سعودیا ئیشەکە بۆ 2020 عفو 2030 بەڵام ئەوێت ئەم ڕێگا خۆشکەرکا بۆی کە دەسەڵاتی سیاسی بجێزێتەوە بۆ ئێرە هەوڵەدات بۆ نمونە لە مەسەجی ئەو پامی کە هێتی لە 2030 ئەڵێت کەمکردنەوەی احتیمادی کۆمەلگای سعودی لەسەر داهاتی نەوت ڕۆیشتن بەرە و سیستەمێکی با بڵین سمارت ئەوی کە بێڵێن بەکارهێنانی سمارت یاخود ئامرازەکانی کە وەگو تەکنۆلۆژیای سمارت ئەوەی کە ئەو مدینە تەکنۆلۆژیانی کە دروست ئەکرێت ئەمە شتێکی نوێ تقریبا لە کۆمەلگای سعودیە کوڕێکی گەنج کە بێ دەسەڵات بگرێت دەست ئەم ڕوئایی هەبێ کۆمەلگای سعودی لە کۆمەلگایەکی نەوتیەوە ببا بۆ کۆمەلگایەکی ما بڵین وەبەرهێنەر نەک هەر خۆرەر بێ وەبەرهێنەر بێ دروستکەر بێ نەک هەر بەکارهێنەر بێ بەڵام هەر بەکارهێنەرەکەش ئەوە نەبێت دروستکەرەکەش هەر ئەوە نەبێت کە شتێکی لاوەکی دروست بکە شتێکی با بڵین پیشسازیەکی ئاسان دروستکە بەڵکو ئەو کە پێوتێ سمارت تەکنۆلۆژی تەکنۆلۆژیای زیرەک دروست بکات من پێم وایە جیاوازی بینی میر محەممەد و جیاوازی مەلیک و وەلیعهدەکانی پێش و جیاوازی بەقەت ئەرز و ئاسمانە لەم ڕوانەوە یەک میر محەممەد گەنجە دوو گەنجێکی کەم تەجربەی سەرکێشە سێ گەنجێکە ئەتوانین بڵین تا ئەندازەیە خوێنبژە بڕوای بە کوشت و بڕ و بە ئەمانە هەیە سیرکە ئەوانە لە خۆی کۆ کردوتەوە هەموو ئەوانن کە لە ئاجززەی ئەلکترۆنی و ئاجززەی تەنەسوت و مخابراتیە زۆر زیرەکن بۆ ئەوی متابعی هەموو کەسێ بکەن هەر کەسێک بە دڵی ئەم نەجوڵێتەوە ئەوان بتوانن لێ بدەن لە دەرەوە بیان لە ناوە بێ بەڵام لەگەڵ مەشا بە حسابی خۆی ئینفتاحی کرد ئینفتاحەکەشی وەکو پێشتر باسمان کرد ئەو بڕیارەی دا هەموو ئەهلی فتواشی قەنەعەت پێ ناکە بێ ژنان بۆیان هەیە ئۆتۆمبیل لێخڕن هەندێک مەسارحی کردەوە سینەمای کردەوە لە هەندێک لە محافەزاتەکانی سعودیا ئەمانە ئەو شتانە بوو کە هەموو عالم نەک ئێمە هەموو عالەمی ئەوروپی کە بە دیعای دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیەکەن عەشەمیان زۆر بوو بۆ ئەم پیاوە کە بتوانێت گۆڕانکاریی گەورە لە هەموو دام و دەستگا و دەسەڵات و ڕژێمی سعودیا بکات ئەمانە زۆر شتێکی مهم بوو بەڵام لەگەڵ ئەمەشا ڕقابەیەکی زۆر تۆڵ و تعاملێکی بە ئاگر و ئاسن لەگەڵ معارزەکانی خۆیان کرد بە حسابی خۆی ئەوەی کە ئەوە ڕێگەی ڕاستە ئەمە لایەک لەلای اقتصادیەوە لەلایەن اقتصادیەوە وەکو ئاگداری ئەو هات هەموو ئەوانەی کە بە ناوی گەندەڵی بوون زیاد لە 100 یەکێک لە ئومەرە هەرە گەورەکانی سعودیەی گرت و بردنی ئەو ئوتێلەوە بە ناوی میوانداری بەڵام سزنی کردن و وەک خۆی باسیەکە 103 ملیارد دۆلاری لە پارەی گەندەڵی جێڕایەوە ناو ڕژێمی سعودیە ئەمە لایەنێکی مهمە دوای ئەوە هات عقدی سەفقەیەکی کرد بۆ دروستکردنی گەورەترین ئەلمەدینە زەکیە لە سەر قەراغی بەحری ئەحمەر کە بە ناوی نیۆمۆیە ئەمە ئەگەر تەواو ببێ لە ساڵی 2023 یەکێکە لە پێشکەوتوترین شارە زەکیەکانی هەموو دنیا. من تەسەور دەکەم ئەمەیکە ئێستا شازادە محەممەد سەلمان کردوێتی بە تاکید ئەمە بەریەکەوتنی بۆ دروست دەبێت لەگەڵ موسسە دینیەکە مەسەرەن با بڵێ شێوەی مامەڵەکردن لەگەڵ پرسی ئافرەت لە وڵاتێکی وەکو سعودیەدا هەتاوەکو ئەم ساڵانە دەبینین لێخڕینی سیارە بۆ ئافرەت قەدەغە بووە ئێستا ئافرەت بە شێوەی ئەمانە دەتوانێت بەشداری بکە لە یانە وەرزشیەکان وابزانم ئەگەر هەڵە نەبم وەزیری جێگری وەزیری کار دەرفەتی پێدراوە کە لە ئافرەت بێ ینی ئافرەت هێواش واردێتە ناو کاروباری موسسات کۆمەڵێک با بڵین ئەوەی پێی دەوترێ تایبەت بە هونەر و سینەما هێواش زموزۆڵی تێکەوتۆ لە سعودیە و ئافرەت لە ڕووی ئەوەی کە ئەم با بڵین حەسارە کۆمەڵایەتی لەسەر بووە بەرەوکرانەوەی شتر دەچێت ئەمە من پێم وایە شازادە محەممەد سەلمان ڕوبەڕووی دوو ئاراستەی دش دەبێتەوە ئاڕاستەیەکیان ئەو موسسەیەکە کە بەم شێواز و ستایلە دینداری وڵات بەڕێوە دەبا و ئاڕاستی دومیش ئەوەیە کە لەناو خانەوادەی مەلیک و حکومڕانی دژی بوەستنەوە بۆیە لەم پێوەدانگا چەندە دەتوانێت ئەمە دوجار قەنەعەتی من وایە دوجار حرەکەتێک ینی جموجۆڵێک دەکەوێتە ناو چوارچێوەی سعودیە بەخۆ دەزانێ ئەمڕۆ سۆشیال میدیا و دنیای کرانەوەیە زۆر جیاوازە لەگە ساڵانی ڕابردوو بۆی کە بتواندرێ
کۆمەلگات دابڕێندرێت دوور خرێتەوە لە ئەمەی کە لە دنیا دەچ دەگۆزەرێ بە پێچەوانەوە دەبێت سیستەمی حکومڕانی و موسەساتی ئاینیش بە شێوەیەک لە شێوەکان ئیستیعابی ئەم گۆڕانکارە نەبکەن نەک ڕاستەوە خۆ کۆمەلگایەکی داخراو دروست بێت. گۆڕانکاریەکانی شا سەلمان و میر محەممەدی کوڕی تەنها لایەنی ناوخۆیی نەگرتەوە بەڵکو کاریگەری گەورەشی کردە سەر سیاسەتی دەرەکی سعودیە و گۆڕانکاری گەورە لە سیاسەتی دەرەکی سعودیا ئەنجام درا. سیاسەتی خارجی میر محەممەد و باوکی گۆڕانکارەکەی لەمەیە بوو. من پێم وایە میر محەممەد و باوکی زۆر باش لەوە تێگەیشتبوون کە مەملەکەتەکەی ئالی سعود ڕوو لە هەژینە لەرزەیەکی تێکەوتووە هەزەیەکی تێکەوتووە چ بەهۆی علااقاتی لەگەڵ ئەمریکا بێ و ئەو وایە بڕیارەی کە هاتە سەریان لەسەر مەسلەی ئەوەی کەوان دەستیان بووە لە یانزەی لە ئەوکەی 2001 کە لە هەردوو بورجەکەی ئەمریکا ڕوویداوەمە و هەروەها لە ئەوروپایە ئەو سەنگیان نەماوە و هەروەها ئەمریکای زمانی عفوەن زمانی ئۆباما زۆر ئەهەمێت پێنادان ئەمان بەرەو رووسیا ڕۆشتن لەبەرەوە پێیان وایە ئیعادەی نەزەر لە هەموو علااقاتی خۆیانە بکەنەوە لەگەڵ هەموو وڵاتانە مەسل لە تەنەوعی ئەسلحەیە هەر پشتیان بە بەریتانیا و ئەمریکا نەبەستووە ئێستا هەوڵەدەن پشتی ببەستن بە فەڕەنساش و رووسیاش ئەمە لایەنێکی مهمە بۆ ئەوان و هەروەها لەمانە مهمتر ئەوێ علاقەی خۆی لە زمانی مەلک عەبدوڵای کە ئۆباما لەسەر حکم بوو لەگەڵ ئێرانە تونتر یعنی ڕوو لە تند و تیژیتر بکە تەسعیدی سراعەکە بکە نەک تهدیدی بکە وهروها لەگەڵ وڵاتانی عەرەبیە ئەوێ خۆی وا دەرخا کە ئەم جێگەی جارانی مصرەگرێتەوە و ئەو ئێستا ڕائیدی ئومەی عەرەبیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی وهروها لەسەر ئاستی وڵاتانی وەکو تورکیا و ئەو شەڕی سووریا کە خۆ دەزانی لە زمانی مەلک عەبدوڵایە چەندێک یارمەتی معارەزەی سووریانەدا ئێستا ئەمان نەرمترن تا ئەندازەیەک ئەیانەوێ تەوازن ڕابگرن لەگەڵ هەمیانە لە ناو خەلیجا ئەو ئەوێ یا خەلیج هەڵوەشە یا خۆی ئاغا و کوێخابی لە ڕاستی لە ساسەسی دەرەکی سعودیە خاڵێکی نەگۆڕ هەیە خاڵە نەگۆڕەکە بریتە لە با بڵین پاراستنی ئاسایشی سیستەمی سیاسی سعودی هەموو با بڵین ئامانجێکی سیاسەتی خارجی سعودی لەسەر ئەوەیە کە سیستەمی سیاسی لە سعودیە تووشی بربەز نەبێت با بڵین سیستەمی سیاسی لە سعودیە تووشی کێشە نەبێت سیستەمی سیاسی لە سعودیە تووشی ئەو دەنگ بەرزبوونەوە نەبێت کە ئەبێ بگۆڕێت یعنی هەموو ئاراسەکانی سیستەمی سیاسی خارجی سعودی لەسەرەوە ئیشی کردووە نمونەیەکی بچووک بۆ نمونە هەوڵ دراوە هەموو هێزە تیارە ئیسلامیەکان لە جیهانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو ئەمانە احتیوا بکرێت چونکە هەموو تیارێکی ئیسلامی کاتوتە کە ئیدعای کردوێتی دەسەڵات بگوازێتەوە بۆ دەسەڵاتێکی ئاینی لەسەر بنەمایەکی ئیسلامی ئەمە خۆیان لەسەر دەسەڵاتێکی ئاینی خۆیان دروست کردووە چۆن ئەم دەسەڵاتە ئاینیە بتوانێت ئەمە لا ببرێ ینی هەوڵیان داوە ئەو هێزە ئیسلامیانە احتیوا بکەن و سیاسی خارجی سعودی تەفویض کراوە با بڵین کراوەتە ئامڕازێک لە پێناوی بەرژەوەندی پاراستنی بەرژەوەندی دەسەڵاتی سیاسی میر محەممەدیش ئەم ئامانجەی هەیە ینی میر محەممەدیش هەمان ئامانجی هەیە ئامانجەکەی لەسەر ئاراستەیەیە کە بەرهەڵستکار نەبێت بۆ بەرامبەر دەسەڵاتی سیاسی سعودی بەرهەڵستکارەکان لە ستایلی جیاوازە هەمیشە ئێران پێگەیەکی سەرەکی و بنەڕەتی سیاسەتی دەرەکی سعودیە بووە بەڵام هیچ کاتێک هێندەی سەردەمی شا سەلمان و میر محەممەدی کوڕی سیاسەتی شەڕەنجێزی بەرامبەر بە ئێران نەگیراوەتە بەر هەر لەگەڵ دەست بەکاربوونی یەکسەر دەستی کرد بە گرتنەبەری سیاسەتێکی تونڕەوانە بەرامبەر ئێران و تێکدانی پەیوەندی نێوانیان بە تایبەتی لە پاش لە سێدارەدانی کۆمەڵێک زانای ئاینی شیعە
من تصور ناکەم ینی گۆڕانکاری گەورە لە بینی سعودیە و لە بینی ئێراندا بێتە کایەوە دەگونجێ لە ئایندەدا بەڵام تاکو ێسەر گۆڕانکاریەکان گەورە نینێنی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ سعودیە هەتاکو ئێستا با بڵێن پەیوەندی ئاسایی نین ئەگە کردتیبینیت کرد بە دەگونجێ لە ئایندەدا سعودیە بیر لە بەرژەوەندەکانی بکاتەوە لە بەرەوەی لە وڵاتێکی بەرهەمهێنی نەوتەوە هێوا شێوەر بەرەو وڵاتێکی پیشەسازی بگۆڕێ ئەمەش دووبارەوا دەکات کە پێویستی بە وڵاتانی دراوسێ بێ لە دروستبوونی دەوڵەتی سعودیەوە ئەگە تێبینیمان کردوێ لە سەرتاوە پەیوەندی بینی ئێران و سعودیە پەیوەندێکی باش بووە پەیوەندیەکان لە کاتی خۆی با بڵێن لە 48 بەهۆی احتراف نەکردنی ئیسرائیل و نائیسرائیلەوە لە بینی ئێران و سعودیە گرژی پێیا بوو کە زەمال عەبدولناسر هاتە سەر حکم و ڕژێمی مەلەکی لە میسر ڕوخان پەیوەندی عێراق و پەیوەندی سعودیە و ئێران پەیوەندێکی زۆر باش بوو بۆ حسابەی کە هەردووچیان لەبەردەم مەترسی ڕژێمە کۆماریەکاندان بۆی کە ڕژێمە مەلەکیەکان لە ڕوخان نزیک دەبنەوە ئەم پەیوەندی باشە مایەوە بەڵام دوجار لەو کاتێک کە بەریتانیا لە بەحرین کشایەوە کە لەژێر ئینتیدابی ئەودا بوو و ئیستقلالی سربەخۆیی بەحرین ڕاگەیاندرا سعودیە تەئیدی کرد بەڵام ئێران تەئیدی نەکرد بۆ حسابەی کە ئەمە ئیمتیدادی وڵاتی ئێرانە لێرەوە ناکۆچەکان گەشەیسان لە 1970 تقریبا جارێککە پەیوەندی بینی سعودیە و عێراق ئەوهۆنتر بووە لە 1970 و 1975 بەهۆی حرەکەی کوردی و بارودۆخی ئێران و شەت العەرەبەوە بە ئەندازەیە گرژی کەم دروست بوو بەڵام لە سەرهەڵدانی شۆڕشی گەلانی ئێران لە 1979 و شەڕی عێراق و ئێران دەبین بە درێژەیە و ماوەیە سعودیە پشتیوانی لە عێراق کردەوە بەرامبەر بە ئێران وەکو شەپۆلێکی شیعە لە 1991 بۆ 2005 لە سەردەمی ڕەفسنجانی و لە سەردەمی سەرۆکاتی خاتەمی پەیوەندیەکان بە ئەندازەیەک هێورتر بوونەوە بەڵام لە 2005ەوە پەیوەندیەکان دووبارە تێکچوونەوە لە بەهاری عربی دووبارە بەرەو تێکچوونەوەیەکی زۆرتر چووە دەتوانین بڵێن پەیوەندی نێوان سعودیە و پەیوەندی نێوان ئێران کۆمەڵک دۆسیە هەیە هەمیشە ئەم دۆسیانە دۆسەی ساخینن دۆسەی گەرمن لە بینی ئەم دوو وڵاتانە ئەم دۆسیەی کە لە بینی با بڵێن پشتیوانیکردنی ئێران بۆ حوسی شیعە مەسابات زەیدیەکانی یەمەن ئەو با بڵێن ئەو هەیمەنەی کە ئێران سیراعیان هەیە لەسەر خەلیج لەسەر بەحرین وەکو هەیمەنەیەک لەسەر کەندا و ملانەی ئەو دوو وڵاتە و هەروەها لە 2005 بە دواوە حکومڕانی عێراق حکومڕانەتی شیعەگەریە بە شێوەیەک لە شێوەکان بەدیدی سعودیەی کە سونە و بوعدە سونیەکەی پەراوێز خراوە کە لەوە دەترسێ دەوڵەتێکی شیعە بێ بە دراوسەی وڵاتی سعودیە کەمینە سعودیەکان کەمینە شیعەکان لە بەشی ڕۆژهەڵاتی سعودیە ئەگەر دەبینین زۆر جار ئەمام گرفتانە هەبووە و هەروەها دەتوانین بڵێن باریزبوونی مەزهەبی ئێرانیەکان لە کاتی حەج و مەراسیمەکانی عیبادە بۆ کەعبەی بۆی کە جارێک کە دووبارە لەگەڵ حەجاجی ئێرانیە تێک ژیراوە ئەم تێک ژیرانیان لە ڕابردوشدا زۆر بوو مەسەن لە سوورگەیوەتە ئەو ڕادەی کە حەجاجی ئێرانی لەسەر ئەساسی کە بیادبێ بە کەعبە کردو لە سعودی لە سێدارە دراوە لە 1970 ئەگەر غەڵەت نەبم دەبینین خۆپیشاندان کرا لە سعودی و بەریەکەوتن ڕوویدا ئیتر نسبەتێکی زۆری حەجاجی ئێرانی حەجاجی تر پۆلیسی سعودیە لەو نێوەنەدا کوژران ینی بەریەکەوتنی ئەمەش دۆسیەکی ترەکە جێگای گرفتە دۆسەی سووریا کە لە 2011ەوە ئەمیش دۆسیەکە دۆسیەی نەوت و منافەسەیان لە ڕێکخراوی ئۆپک ئەمانە ینی کۆمەڵێک دۆسیەی گەرم و گوڕ هەیە لە بینی ئێران و لە بینی سعودیەدا چارەسەرکردنیان نەتوانم بڵم هەندێک بە زەحمەتە بە بەردەوامی ئێران و سعودی بەرەو گرژی دەبا پێشەوەی بەرەو هێمن بوونەوەی بەرێ تەوەری سەرەکی سیاسەتی خارجی سعودی ئێرانە بۆ جارێ با پرسین بۆ من پێم وایە لە پێش لە زمانی مەلیک فاتەوە لە زمانی هاتنە سەرکاری ئیمام خومینیەوە لە ئێران لە زمانی چوونە سەر منبەرەکانی کەعبە و بەحساب کەعبە داگیرەکان شیعەکانی ئێران بە تەحریزی ئیمام خومینی پێش شەڕی عێراق ئێران لەو کاتەوە ئالی سعود لە شتێک تێگەیشتون کە سراعیان لەگەڵ دنیا سراعی ند للندە سراعیان لەگەڵ ئیسرائیل ئەو پەڕەکە ئیسرائیل دەوڵەتەکەی بەقوە دەبێ و وڵاتێکی عەرەبی داگیرەکە و ئەبرێتەوە بەڵام سراعیان لەگەڵ شیعەی ئێران و ئێرانە سراعی وجودە یعنی چی وجود ئەگەر بیرتان بێ پێرار بەسەر پێرار لە کاتی دارمانی بورجەکانی ناو کەعبەیە لە کاتی حەجە 400-500 حەجاجی ئێرانی مردن ئەمە تەئسیرێکی وای کرد ئێران مطالبەیەکی خەتیر بکات کە في المقتل ضد مصر في المقتل لضربية لآل سعود كوتي أبي مكة ومدينة ومنظمة مؤتمر إسلامي يا دولي عالمي بباريزة نقل جردسي آل خادم الحرمين أبي
ئەمە خەتەری وجودی لەسەرمانەوەی ئالی سعود لە گەورەترین دوو مقدسترین دوو جێگەی ئیسلامە دروست کرد لەبەرەوە ئەوان ئێستا ئێران بە دوژمنی سەرسەخت و سەرەکی وجودی خۆیان نەزانن بەڵام ئەم سراعیان ئەم خەتەری ئێران هەم لە زمانی جۆرج بۆش هەم لە زمانی ئۆبامایە زۆر تەکاملی نەکردبوو بۆ چونکە هەمویان بەرامبەر بە ئێران تا ئەندازەیەک نەرمیان تیا و مەسەن جۆرج بۆشی کوڕ هەموو علاقات و تەرتیباتێکی هەموو سەرکەوتن و ژێرکەوتنی هەموو فاوزێکی حتا لەگەر عێراقشا ئەگەر زمنەنیش بوو بێ بۆ موافقەتی ئێران بووە ئۆباما تا ئەندازێکی زۆر پشتیوانی ئێرانی کرد خۆ دەزانی قەراری مەسلەی اتفاقی لە زمانی ئۆبامای ئیمزاکرا بەڵام ترامپ هەتا سەر ئێسقان دژی ئێرانە ئەمەش لە ساڵحی سعودیە لەبەرەوە ئێستا گەیشتین ئەو قۆناغی کە لە زمانی مەلیک سەلمان و میر محەممەدی کوڕیا ئێران بوو بە دوژمنی سەرەکی و ئەو سراعە تەسعیدی کرد بۆ ئەعلا دەرەجە ئێستا سعودیە پێی وایە ئیسرائیل چی ئەکا بیکا مهمەوەی ئێران لەناو بچێ ئێران زعیف ببێ ئێران ئەو نظامی نەمێنێ لەبەرەوە هەموو سیاسەتی سعودیە منصب ینی ئەڕژێتە سەر ئەساسی ئەوەی چۆن بتوانن ئێران بێدەسەڵاتکەن چونکە ئێران بە حسابی سعودیە خەتەری وجودی لەسەر ئالی سعودیە. مێژووی پەیوەندی نێوان ئەل سعود و ئەمریکا زۆر کۆنە و دەگەڕێتەوە بۆ سەر و 70 ساڵ پێش ئێستا لە 5 شوباتی ساڵی 1945 کاتێک سەرۆکی ئەمریکا ڕۆزڵڤێلد لە کۆبوونەوەی دوورگەی یاڵتا دەگەڕێتەوە ئەو کۆبوونەوەی کاستالین و چەرچڵ و ڕۆزڵڤێلد تێیدا ئەوروپا و جیهانیان لە نێوان خۆیاندا بەش کرد لە کاتی گەڕانەوەدا لە سەر یەکێک لە کەشتیە سەربازیەکانی ئەمریکا لە دەریای سوور کۆبوونەوەیەک لە نێوان ڕۆزڵڤێلد و شای سعودی عەبدولعەزیز بن سعود دەکرێت لەم کۆبوونەوەیەدا ڕێککەوتنێک پێکەوە دەکەن کە تیایدا دەبێت ئەمریکا بەرگری لا وڵاتی سعودیە و بنەماڵەی ئەل سعود بکات لە بەرامبەریشدا دەبێت سعودیا نەوتی هەرزان بە ئەمریکا بفرۆشێت زۆرێک لە مێژوونووسان ئەم کۆبوونەوەیە بە بەردی بناغەی پەیوەندی پتەوی نێوان ئەم دوو وڵاتە دادەنێن بە هاتنە سەرکاری شاسەلمانیش هێندەی تر پەرەیان بەم پەیوەندیەدا و ڕۆژ لە دوای ڕۆژیش پەیوەندیەکانیان بەهێزتر دەبێت. لە مانگی 5 2017 دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا سەردانی سعودیای کرد و بۆندێکی مێژوویی لەگەڵ سعودیا مۆر کرد کە گەیشتە نزیکەی 400 ملیار دۆلار ئەماش بە گەورەترین بۆندی بازرگانی نێوان هەردوو وڵات دادەنرێت هەروەها لە 23 2018دا میر محەممەد سەردانێکی چەند ڕۆژەی بۆ ئەمریکا کرد و کۆمەڵێک بۆندی بازرگانی گەورەی لەگەڵ دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا مۆر کرد هەروەها میر محەممەد ڕایگەیان سعودیا بڕی 200 ملیار دۆلار لە چەند ساڵی داهاتوودا لە ئەمریکادا سەرمایە گوزاری دەکات هەروەها لەگەڵ دەست بەکاربوونی ترەمپەوە میر محەممەد پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ دابەستووە و لە ئێستاشدا یەکێکە لە دۆستان نزیکەکانی ئەم میرە گەنجە.
میرسلمان لەوە تێگەیشتووە کە ئەمریکا بە هەمان قیادەی ئۆباما ئیش ناکات سەکردەی ئێستا لەسەر و سەکردەیشەکە با بڵین ئیداری ئەمریکی لەسەر و ئیشەکە هیچ شتێک بەبێ بەرامبەر نییە لە سەردەمی ئۆبامایە بەم جۆرە نەبوو لە سەردەمی ئۆبامایە ئەمانە هاوپەیمان بوون ئەمانە با بڵین هاوپەیمانی استراتیژی ئەمریکا بوون بۆیە ئۆباما ئامادە بووە کە هێزی خۆی بخاتە خزمەتی ئەمانە و بیان پارێزێەوە باسی ئەوش نکراوە کە با بڵین بودجەی سعودی تەرخان بکرێ بۆ سوپای ئەمریکی ئێستا بە پێچەوانەوە ئێستا دۆناڵد ترامپ تێڕوانینێکی تری هەیە تێڕوانێکی ئەوەیە هەچ هاوپەیمانەتیەک هەبێت ئەگەر ئێمە بەگریتان لێ بکەین ئەبێ کۆستەکەی ئەبێ نرخی ئەو هاوپەیمانیە ئێوە خۆتان میدەن بۆیە ئەم مەسەجە میر محەممەد زوو تێگەیشت و لەگەڵ بانکێشکردنی ترامپیشا و لەگەڵ هاتشۆکردنیان یاخۆ قسەکردنیان لەگەڵ یەکتریا ئەوە بوو کە سعودیە توانی سەفقەیەکی گرینگی ئاسکەری ببەسێ لەگەڵ ئەمریکایە ئەو سەفقەیە لەگەڵ ئەوە کە ترامپ گەڕایەوە بۆ ئەمریکا باسی ئەوەی کرد کە توانی جۆب دروستکا بۆ ئەمریکەکان ئەمە پەیامەکە بوو کە میر محەممەد دای بە ترامپ و ترامپیش گەڕانیەوە بۆ کۆمەلگای خۆی کە هاوپەیمانەتی لەسەر ئەساسی با بڵین بەرامبەرە هیچ ئەمریکا ئامادە نییە سعودی و پارێزێ ئەگەر بەرامبەرەکەی نەبێ ئەگەر نرخێکی نەبێت. لە زمانی مەلیک سلمان علاقەی ئەمریکا و سعودیە گەیشتوێتە ئەوجی بەقووەتی بۆ مەسەرەن ئەگەر بیرت بێ بەستری بترین نمونە هەر کاتێک حکومت هاتە سەر حکم ترامپ هاتە سەر حکم باسی ئەوەی کەوتی ئێمە توانیمانە سعودیە وا لێ بکەین بای 500 ملیارد دلار بەس چەکی پێفرۆشتن لە ماوەی 10 ساڵە و هەروەها ئەگەر بینی بێت ترامپ چۆ سعودیە یەکەم ڕحلەی بۆ شەرقی ئەوسەد بۆ سعودیە بوو و ڕەقسی کرد لەگەڵ ئالی سعود و مەلیک سلمانە و علاقەیان ئەوەندەی تر تونند و تۆڵ کرد و وەکو یەکێک لە کوڕەکان و زاواکانی خۆی سەیری میر محەممەدەکە کە ئەچێتە ئەمریکا و لە هەموو ڕوویەکی تەسلیحی اقتصادی بانکی دیبلۆماسی لە هەموو ڕێکوانی ئێستا علاقاتی سعودیە و ئەمریکا لە ئەوجی بەقووەتیایەتی هیچ وەک بەقەت ئێستا بەقووەت نەبووە.